ئیبراهیم ڕەئیسی دووەم سەرۆک کۆماری ئێرانە لە کاتی سەرۆکایەتیدا گیان لەدەست دەدات. محەممەد عەلی ڕەجایی سەرۆک کۆماری ئێران لە 30 ئابی ساڵی 1970 دوای 28 ڕۆژ لەبوونی بە سەرۆک کۆمار لە تەقینەوەیەکدا تیرۆر کرا. 19 ئایاری ساڵی 2024 ئیبراهیم ڕەئیسی هەشتەم سەرۆک کۆماری ئیسلامی ئێران بەهۆی تێکشکانی هێڵی کۆپتەرەکەی گیانی لەدەستدا. لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران لە ساڵی 1979 هەشت سەرۆک کۆمار سەرۆکایەتیە وڵاتەیان کردووە. ئەبولحەسەن بەنی سەدر ساڵی 1980 بۆ 81، محەممەد عەلی ڕەجایی ساڵی 1981 بۆ 1981 واتە کەمتر لە 1 ساڵ. خامنەیی لە ساڵی 1981 بۆ 1989، هاشمی ڕەفسەنجانی ساڵی 1989 بۆ 1997، محەممەد خاتەمی ساڵی 1997 بۆ 2005، ئەحمەدی نەژاد ساڵی 2005 بۆ 2013، حەسەن ڕۆحانی ساڵی 2013 بۆ 2021، ئیبراهیم ڕەئیسی ساڵی 2021 بۆ 19 ئایاری 2024. دەسەڵاتەکانی سەرۆک کۆماری ئێران: سەرۆک کۆمار لە دوای پۆستی ڕابەر بە دووەمین پۆستی باڵادا دەنرێت. مادەی 113 دەستووری ئێران دەڵێت سەرۆک کۆمار پاش پۆستی ڕابەر بە باڵاترین دەسەڵاتی فەرمیدا دەنرێت و بەرپرسیارە لە جێبەجێکردنی دەستوور. سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردنە جگە لەو بوارانەی کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ڕابەرەوە هەیە. لە مادەی 133 و 136 دەستووردا هاتووە سەرۆک کۆمار دەسەڵاتی دیاریکردنی وەزیرانی کابینەکەی و گۆڕینی وەزیرەکانی هەیە. دوای مردنی کێ جێگەی ئیبراهیم ڕەئیسی دەگرێتەوە؟ بەپێی دەستوور لە کاتی مردنی سەرۆک کۆمار یاریدەدەری یەکەمی سەرۆک کۆمار شوێنی سەرۆک کۆمار دەگرێتەوە. لە ئێستادا محەممەد موخبیر یاریدەدەری یەکەمی سەرۆک کۆمارە و ساڵی 1964 لە شاری دێسفۆلی سەر بە پارێزگای خوزستان لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی یاسای نێودەوڵەتیە و متمانە پێکراوی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانە. لە مادەی 131 دەستووری ئێراندا هاتووە لە ئەگەری مردن، لادان، دەست لە کارکێشانەوە، ئامادەنەبوون یان نەخۆشکەوتنی سەرۆک کۆمار بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ کە دەوام نەکات، یان هەڵنەبژاردننی سەرۆک کۆماری نوێ بە هەر هۆیەک بێت، جێگری یەکەمی سەرۆک کۆمار ئارکەکانی سەرۆک کۆمار دەگرێتە ئەستۆ و ئەنجومەنێک لە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی دەسەڵاتی دادوەری و یاریدەدەری یەکەمی سەرۆک کۆمار پێک دێت تا لە ماوەی 50 ڕۆژدا ئامادەکاری بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکەن. لە مادەی 124دا باس لە ئەرک و دەسەڵاتەکانی یاریدەدەری یەکەمی سەرۆک کۆمار کراوە و تێیدا هاتووە کە یاریدەدەری یەکەم دەتوانێت بە ڕەزامەندی سەرۆک کۆمار دانیشتنی ئەنجومەنی وەزیران بەڕێوە ببات. چۆنێتی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران: بەپێی مادەی 114 دەستوور سەرۆک کۆمار بۆ ماوەی 4 ساڵ ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێردرێت. تەنها بۆ 1 خولی دواتر دەتوانێت دووبارە هەڵبژێردرێتەوە. لە مادەی 115 داهاتووە سەرۆک کۆمار لە نێو کەسایەتیە ئاینی و سیاسیەکان هەڵدەبژێردرێت کە ئەم تایبەتمەندیانیان تێدایە. بەڕەچەڵک ئێرانی بێت و خاوەنی ڕەگەزنامەی وڵاتەکە بێت، توانای کارگێڕی و بەڕێوەبردننی باش و ڕابردوویەکی باشی هەبێت، ئەمانەت پارێز و بەتەقوا و باوەڕدار بێت. هەروەها بەپێی مادەی 117 دەستووری ئێران سەرۆک کۆمار بە زۆرینەی ڕەهای دەنگی دەنگدەران هەڵدەبژێردرێت. لە ئەگەری بەدەستنەهێنانی ئەم زۆرینەیە لەلایەن هیچ کاندیدێکەوە لە خولی یەکەمدا، دواتر خولی دووەمی هەڵبژاردن لە نێوان ئەو دوو کاندیدە بەڕێوە دەچێت
کە زۆرترین دەنگیان هێناوە.